ترسەی کە ئێمە لە ناومان هاچێنداوە بەرامبەر ئەوەی کە یەکێک بکەوێتە سەر ئەوەی کە چاک بێت ترسێکە بەبێ ئەوەی ئێمە خۆمان هەستی پێ بکەین لە ناومان هاچێنداوە کاتێک کەسێک دەیەوێت فعلەن بکەوێتە سەر ئەوەی کە ئێمە بەدەم دێڵین ئێمە بە یەکتری دەڵێن فەرەزەن هەموو کەسێک بە هەموو کەسێک دەڵێ درۆمەکە و ناڕازیە بەوەی کە عەلا ئەساس درۆ دەگا ناڕازیە بەوەی کە ڕاز نییە هەمومان قسە بە کەسانێک دەڵێن لەسەر ئەوەی کە ڕاز نین بەڵام کاتێک کە فعلەن کەسێک بەڕاستی دەیەوێت ڕاز بێت ئێمە ترسێک لە بەرامبەرم کەسا دووز دەبێت یعنی حاڵەتی سوکرات دۆخی سوکرات ئامەیە سوکرات قەرار دەدا ئەوەی کە بە خەڵکی بە زمان دێڵێ و نایکات ئەو بەو ڕێگایە بڕوە و ئەمە بەق لە قسەکردنا هیچ مەترسێکی تیانە تۆ هەرچی دەڵێ لە قسەکردنا بێڵێ بەڵام کاتێک کە قسەکردن دەبێتە شتێکی فعلی ینی کاتێک کە قسەکردن لە دەرەنجامی خبرەیەکی فعلیەوە دێتە دەرێ گزارشتە لەو کردەیە کە کەسەکە لە ناوی ڕوودەدا لێرا قسەکردن خەتەر دەبێت یعنی قسەکردن کاتی ئەمە دای دەبڕێنین لە کردەکانمان هیچ خەتەرێکی تیانە فەرزەن کەسێک خۆی ئەگەر بە فعلی ئەوەی دەیڵێ سەرچاوە لەوە نەگرێت کە لە گزارش نەبێت لەو کردارێکە هەیەی و کردداری شتێک بێت و گوتنی شتێکی تر بێت ئەم کەسە بە هیچ شێوەیە گوتنەکانی کێشە نین مەترسیدار نین بۆچی چونکە ئەم کەسە لە ڕێگەی ئەوەی کە دەیڵێ شتێکمان پێ دەڵێ لە ڕێگەیەوە پێمان دەڵێ هەمووتان بە قسە ئەمە بڵێن بەڵام کەس بە کردار نەچێتە ناوە مۆزوعەوە یعنی ئەم کاتەی تر شتەکان وەکو حکایەتێکیان لێ دێ حکایەتێک کە ئێمە دەیگەڕینەوە فەرزەن ئەو حکایەتەی کە کاتی خۆی لە بەرا گردانە گەڕاوەتەوە بۆ منداڵەکانە حکایەتانە حکایەتن لەبەرەوەی شتێکی فعلی نین بۆیە دەگەڕێنەوە لەم کاتە ئیتر زمان گوتن حاڵەتێکی ئازادانە وەردەگرێت گوتن لەو کاتا ئیتر ئازاد نییە لەو کاتا قەدەغە دەکرێت کە گوتنێک بێ گزارش بێت لەو کردارەی کە هەیە کە گزارشتی لە کردەکە نەکردە و کاتە ئیتر ئەو گوتنە هیچ خەتەرێکی نامێنێت کەواتە ئەوەی گوتن دەکاتە شتێکی مەترسیدار خۆی گوتن نییە لە ڕاستە گوتن خۆی نییە چییە ئەو کردەیە کە لە ڕێگەی گوتنەوە گزارشتی لێ دەکرێت لەبەرەوە ئێمە با قسەکردن بە گوتن شتەکان دەڵێن ڕاستە باشە چاکە بەڵام لەکوێوە جورئەتیەوە دەکەین ئەمە بڵین لەوێەوە کە ئەم گوتنە مەسئولیەتی کردەکە نەخاتە ئەستۆمەن یعنی ئێمە بە هەموو کەسێک دەڵێن درۆمەکە بەڵام مەسئولیەتی کردەکە ناخەینە ئەستۆی ینی ئەوە ناخەینە ئەستۆی کە تۆ نابێ بەکردەوە وابیت کە بەکردەوەش کێشەکە لە کردەوەیە کە تۆ بەکردەوە ڕاست نەبیت ئەو کاتێک هیچ کێشەیەک دروست نابێت کە تۆ بە قسەکردن بە دەوروبەرەکەت بڵێ ڕاست بە دەوروبەرەکەت بڵێ درۆمەکە جا ئەوەی کە ئێستا کێشەکە دروست دەکاوە ئەوەی کە کێشەی بۆ سوکرات دروست کردووە وە کۆمەلگا لێ ڕاست بۆتەوە ئەوەیە ئەوەی کە کۆمەلگا بە قسە دەیڵێ ئەم بە فعلی لەناو ئەو هینایە لەناو ئەوایە کە ئەو کردەیە ئەنجام بە وە گوتنەکەی گزارشتە لە چی لە کردنەکەی جا لە کۆتایی محاوەرەکە ئەوە دەبینین کە چۆن ئەو ڕەبتە قوڵەی کە لە بینی گوتنی سوکرات و گوتەی سوکراتی و کردەی سوکراتی هەیە ئێمە خەڵکی شت دەڵێن بەڵام ئەو پەیوەندیە بەهێزە لە بینی گوتن و کردنانیە گوتەی کەسەکە و کردەی کەسەکە لەبەرەوە زۆر جار کەسێک کە شتانێکی وتووە ئێمە لە ڕێگەی کردارێکیەوە ئەو شتێک کە دەیڵێ بێمانای دەکەین بۆچی چونکە دەڵێن ئەو شتەی وتووە کەچی لەم لە ئەم شتە دەکات یعنی کردەکە گوتنەکە پوش دەکاتەوە ئێمە چۆن کردەیەک هێزی خۆی پێیا دەکا کاتێک کە فعلەن گوتنێک چۆن هێزی خۆی پێیا دەکا گوتەیەک کە کردەکە لە پشتی بێدایمە ئەو کردەیە کە گوتەکە گزارشتە لێی ئەم کردەیە لە پشتی بێت کاتی ئەم کردەیە لە پشتی نەمام گوتە وەکو هین وایە وەکو فیشەکێکی مختار کوژ وایە ینی وەکو فیشەکێک وایە کە هیچ هین ناکا بەس تەقەیەکی لێوە دێ و
هیچ مەفعولیەتی نییە، هیچ کاریگەریەکی نییە. و هەر ئەوەشە ئێمە ئەو هەموو قسەیە دەکرێت، بەڵام چییە؟ هیچیش لە وەزەکان ناگۆڕێ. بۆچی؟ چونکە کردە لە پشت ئەم قسانەوە بوونی نییە. بەعکسەوە ئەو کردەیە کە دەیکا دایمە ئەو گوتەیە کە هەیە پوچی دەکاتەوە. و هێزی گوتن لەکوایە؟ دەبێت کردە هێز بدا بە گوتن. وەوەی کەوا دەکات گوتنێکی مەترسیدار بێ، ئەوە نییە کە ئەم کەسە قسەی مەترسیدار بکە، قسەی مەترسیدار بکە. ئەوەیە کە فعلەن کردەکەی لە پشت هێز بداتە ئەم قسەیە. ئەگەر ئەم کردەیەی کە هەیەی کردەکەی وانە بوو قسەکانی تا هەر قسە بکە بە هیچ شێوەیەک مەترسیدار نییە. ئەم قسانە هیچ مەترسیدار نییە لەسەر ئەوەی کە کۆمەلگا دەیەوێ بیپارێزێ، ئەو درۆیی کە کۆمەلگا دەیەوێ بیپارێزێ، ئەو جیاوازی کە خراوەتە نێوان ڕازی بۆ کۆمەلگا لەسەری کە کردە و گوتە لێ تعبیر لە یەکتر نەکەن، گزارش لە یەکتر نەکەن، و ئەوەی دەگوترێ ئەوە نەکرێ، و ئەوەی دەکرێ ئەوە نەگوترێ. جا کۆمەلگا فعلەن کاتێک کە عادەت و ئەوەی کە هێنا ینی ئەوەندەی گرنگی دەدا بەوەی کە چۆن خۆی وەکو هێزێک بپارێزێ، ئەوەندە ینی گرنگی نەدا بەوەی کە ینی ئەساسی بنیادی ئەم کۆمەلگایە لەسەر هێز دامەزرابێ، ئامانجی هێز بێ، ئامانجی دەسەڵات بێ، گروپێک فەرزەن کۆ دەبنەوە لەسەر ئەوەی کە هێزێکی زیاتریان هەبێ بۆ ئەوەی دەسەڵاتێکی زیاتریان هەبێ، بۆ ئەوەی توانای زاڵبوونێکی زیاتریان هەبێ بەسەرەوانی ترە. کاتێک کە کۆمەلگا لەسەر ئەساسی ئەم هێزەدا دەمەزرێ، یەکسەر جیاوازی دەخاتە نێوان چیەوە؟ ئەوەی دەگوترێ و ئەوەی دەکرێ. ینی بە ئاسانی ئەم دوانە جا دەکاتەوە و خەڵکەکەی مەسموح دەکا، ینی ڕێگە بە خەڵکەکەی دەدا گوتن و کردنی چی بێت؟ جا بێت. ینی ئەمانە یەکتر نەنوێنن، ڕێگەی پێدەدا، مەسموحە. بەعکسەوە لەم حاڵەتە ئەوەی ڕێگەی پێنادرێ ئەوەیە کاتێک گوتن و کردەیەک و گوتەیەک یەک بگرنەوە لە کەسێکە و کە یەکیان گرتەوە فعلەن لەو ینی لەم گوتن و کردنا هینە مطابقەیە کە ڕوو دەدا. دەمە حقیقەت چییە؟ حقیقەت عیبارەتە لەم حاڵەتەی کە گوتن لەگەڵ کردن کردا یەک بنوێنن، بکەونە ناو یەکبوونەوە. ینی ئەوەی کە گوتنەکە وتویەتی هەمان ئەوە بێ کە کردنەکە لە کردنەکە ڕوو دەدا. کاتێک ئەمە ئەم دوانەی پەیوەست بوون بە یەکەوە، ینی گوتن لەگەڵ کردنای یەک بوو، ئەو کاتێتر لێرە خەتەرەکە لێرە دروست دەبێت. بەڵام کاتێک کە کەسەکە ڕازی بوو گوتنەکەی جیا بکرێتەوە لە کردەکەی و وای لێ بکرێ بۆ نمونە کردەکەی کردەیەکی ڕاستەقینەیە، بەڵام ناچار بکرێ بەوەی ئەو کردە ڕاستەقینەیە کە هەیەی بیپۆشێ بەچی؟ بە قسەیە کە گزارش لە کردەکە ناکە. ئالێرا ئەو کەسە ینی چی لێ دێ؟ حقیقەت دەپۆشێ، ئەوەی کە حقیقەتە دەیپۆشێ لە ڕێگەی ئەوە کە گوتنی نەبووەتە هۆی ئاشکراکردنی حقیقەت. بەڵام کەسێکی تر هەیە حقیقەتێک ئاشکرا دەکات کە لە خۆیە حزوری نییە، ینی کردەکەی پوچە، بەڵام گوتنەکەی گوتنەکە ڕاستەکە دەڵێ. وە کۆمەلگا کاتێککە لەسەر هێزا دەمەزرێ لەسەر ئەوەی کە چۆن هێزی خۆی پارێزە و بەچیش هێزی خۆی دەپارێزێ، بەوەی کە نێڵێ تاکەکانی بشنە دەرەوەی ئەو سیستەمەی کە محکومە پێ، ینی هەتاکێک کە محکومە بۆ سیستەمەی کۆمەلگا و لە عینی کاتا کۆمەلگاکە ئالێتێکی بۆ ئەو تاکانە نەشنە دەرەوە. بۆچی؟ چونکە ئەو تاکە کە دەچێتە دەرەوە لەگەڵ سیستەمەکانیە هێزی ئەم کۆمەلگایەکەم دەبێتەوە. بۆچی؟ چونکە ئەم کۆمەلگایە لەسەر ئەوە دامەزراوە ئەم هێزە بچووک بچووکانە کە لە تاکەکان ئاە هەمووی کۆکاتەوە و ئاراستەی پێ بدا بۆ ئامانجێک. تەمان عادەتەن ئەو ئامانجەش ئامانجی ئەو کەسانەیە کە توانای بەدەستێنانی هێزێکی زیاتریانەیە لە کۆمەلگا، لەبەرەوە قانونەکان بەپی بەهێزەکان، نەریتەکان بەپی بەهێزەکان لە ناو کۆمەلگادا دەنگێت و ئەوەی حکم دەکات لەوێ هێزە. جاکە ئەم هێزە چی دەکات؟ ئەو ئالیەتەی هەیەی بۆ ئەوەی ئین کات ینی ڕێگە بدا بەوەی کە کردە و گوتە لە یەکتر بپشەن چییە؟ ئەوەیە یا دەبێ گوتنەکەت گزارش لە کردەکەت نەکە، یا دەبێت کردەکەت گزارش لە گوتنەکەت نەکە.
لە هەر کامیانە بێ یەکیان ئەوی تریان پوش دەکاتەوە. یعنی کاتێک کە کەسێک کردەیە لە ناو جۆرێک لە کردا دەژی کە کردەیەکی ڕاستە، بەڵام ئەم کردە کاتێک کە دێتە سەر گوتن ئەم کردەیە دەشارێتەوە، نایکاتە گوتن، ئاشکرای ناکە، بەیانی ناکە، وەک گوتنی کردەکەی ناچێتە ناو، تعبیر نییە لە کردەکە. بۆیە ئەمەش دەکات چونکە دەترسێ لەوەی کە پێی بزانێکە وایە، ئەو کاتە ئەم کەسە چی دەکرێت؟ ئەم کەسە بە جۆرێک لە جۆرەکان لەلایەن ئەو سیستەمە کۆنتۆل کراوە، چونکە ئەوە ڕێگە دەدا بەوەی کە تۆ کردەکەت دروست بێ بەڵام گوتنەکەت دروست نەبێت، چونکە ئەو کاتە گوتنەکەت شاید نەبوو لەسەر کردنەکەت، لێرە لێکجی لە ناو تۆ دروست دەبێت، وە کە لێکجی لە بینی گوتن و کردنا دروست بوو، ئەو کاتە ئیتر ئەو وینە مەفعولی نامێنێ. ئەو کاتە فەرزەن ئەو کەسەی کە ئاوایە و بەڵام گوتنەکەی ئاوایە ئەلێرا گوتنەکە ینی ئەوە ئاشکرا دەبێت کە ئەم کەسە دەترسێت، کە ترسا گومان لەسەر چی دروست دەبێت؟ لەسەر کردنەکەی. لەبەر ئەوەی کاتێک کەسێک کردەیەکی ڕاستەقینە و حەق دەکا، لە عینی کاتا ترسیشی لە چی نییە؟ لە گزارشکردن ئاشکراکردنی ئەم کردەیە نییە. بۆچی؟ چونکە ئەوەی ئەو پێی وایە ئەوەی حەقە دەبێ ئاشکرا بێت و حەق نابێ بشارێتەوە. و لێرە کەسەکە تەبعاً دەبێتە کاتێک کە کردەیەک ئەوە بشارێتەوە، ئەوە گومان دروست دەکات لەسەر ئەوەی کە ئەو کردەی هەیەی کردەیەکی ڕاست و بەجێیە، چونکە ئەوەی کە ڕاستە ئیتر کەسەکە نابێت لێی بترسێ لەوەی کە ئاشکرا بێت. بۆچی؟ چونکە ئەوەی کە خراپە خەڵک دەیشارێتەوە، کاتێک کەسێک دزیەک دەکات دەیشارێتەوە. شتە خراپەکانن ئەو شتانن کە ئێمە دەمانەوێت دایمە بیشارینەوە بۆەوەی کەس نەیان بینێ، بەڵام ئەوەی ڕاستە کاتێک کە تۆ دەتەوێت بیڵیت وەفعلەن بۆەوەی ئاشکانە بێ کۆمەلگا ناچارت دەکا بەوەی چی بیشاریتەوە. بۆچی بیشاریتەوە؟ تاوەکو وەکو ئەوە وێنە بکرێکە شتێکی خراپە، یعنی ئەو کردەیە کردەیەکی ڕاستە وەکو دزی و شتەکانی تر. یعنی کە تۆ لێرە هاتیت ئەم گوتنەت شاردەوە، ئەم کردەیە گزارشت لەم کردەیە نەکرد بە گوتن و هێزێک ناچاری کردی بەوەی کە گزارش نەکەی، یەکسەر ئەمە وەکو ئەو وێنەیەت بۆ دروست دەکە، ئەوەت بۆ دروست دەکە کە تۆ تەسنیف دەکرێتە ڕیزی چیەوە؟ ڕیزی خراپەکارانەوە، ئەوەی کە کۆمەلگا تەسنیفی کردووە و کۆمەلگاش بە پێی ئەو هێزە تەسنیفی کردووە. ئەلێرا کێشە خستنە نێوان کردن و گوتن ئەوەی لێمان دەردەکەوێت، ئەوەی کە لە ناومانە هەیە ڕوودەدا، کاینێک دروست دەکە، کاینێک کە هەمیشە لە ناو درۆیەکی گەورایە، کاینێک کە دایمە یا کردەکەی ئەو نییە و گوتنەکەی ڕاستە و کردەکەی ڕاز نییە، یا کردەکەی ڕاستە و گوتنەکەی ڕاز نییە. و حتمما ئەمەی کە کردنەکەی ڕاستە و گوتنەکەی ڕاز نییە بەمە ڕاستی گوتنەکەی خۆی لەناو دەبا، و ئەو ترسەی کە هەیەی بۆ ئەوەی مەساڵحەکانی لە دەستندا ئەڵێم با من ڕاست بم، بەڵام ئەم ڕاستە نابێت کەس بیبینێ. ئەمە تووشی چی دەکات؟ تووشی ئەوە دەکات کە فعلەن ئەوەیشی کە ڕاستە کردەیە لە ناو کردەکە ئەمە ئەم ترسە ئەمینە بچێتە ناوی و ئەم کردەیە نەتوانێت ئەو بە دروستی جێبەجێکە، ئەوەی کە ڕاست و حەقا لێی بێتە دەرێ وەکو کردە. لەبەر ئەوە کۆمەلگایە کە لەسەر هێزا دەمەزرێ بە تاکتیکێکی زۆر زیرەکانە، زۆر ورد دێ چی دەکا؟ داوای ئەوە لێ دەکات تۆ دایمە جیاوازی بخەیتە نێوان کردە و گوتنتەوە. ناڵێ ڕاز مەبە، ناڵێ با کردەکەت ڕاز دەبێت، دەڵێ کە کردەکەت ڕاز بوو گوتنەکەت با گزارشتی لێ نەگا، کە گوتنەکەت ڕاز بوو با کردەکەت گزارشتی لێ نەگا. لەبەر ئەوە نابێ ئەم گوتن و کردەیە لە یەک کاتا کۆ ببنەوە. کاتێک ئەم دوانە کۆ دەبنەوە ئەو کاتە فعلەن ئەو مەترسیە ڕوودەدا، مەترسی ئەو تەقینەوەیە ڕوودەدا کە کۆمەلگا دایمە مراقبەی خستووەتە سەر کە نایەڵێ ڕووبدا. و لێرەوە ئیتر ململانەکە لە نێوان ئەوەی کە پێی وایە هێز حەقا لەگەڵ ئەوەی کە پێی وایە حەق هێزە دروست دەبێت. وە کێشەی سوکرات لەگەڵ کۆمەلگاکەیە ئەلێرایە. سوکرات پێی وایە حەق هێزە، کۆمەلگاکەشی پێی وایە هێز حەقا. یاساوەی دادگایی سوکرات دەکا، ئەوە بە هێز دادگایی دەکا، ئەوە
هێزێک لە پشتیەوەیەتی کە ئەم دەتوانێت لە ڕێگەی پشتبەستن بەو هێزام دادگاییە بکە و لەبێوە ئەو دادگاییە ناکا کە ئەم دادگاییە حەقە نە هێزێک ڕەوایەتی داوە بە دادگاییکردنەکە هێزێک ڕەوایەتی پێداوە ئەوەنە وەکوتر حەق ڕەوایەتی نادا کەس ببێ بە حاکمی بەسەر کەسەوە کەس دادگایی کەس بکە لە شوێنەکە کە حەق حزوری هەیە خۆی ئەوەی دادگای ئینسانەکە لە ناو خۆیەتی لە دەرەوەی خۆی نییە هەر دادگایە کە چوویە دەرەوە دەبێ هێزێک ڕەوایەتی پێ بدا بۆ ئەوەی حکومەکانی خۆی بسەپێنێ یعنی خەڵک ناچار دەبێ هێزێکە بێ خەڵک ناچار کا بەچی بە محکەمەکردن و بە سزادانیشی یعنی ئەمە جۆرە لە دادگاییکردن دادگاییکردنی هێزە و هێز لێرا دادگایی دەکا نەک حەق و حەق پێویستی بەهێز نییە بۆ دادگاییکردن چونکە حەق خۆی دادگایی دەکا نەک کەسێک بکاتە نوێنەری خۆی بۆ ئەم دادگاییکردنە جا سوکرات لەوانەکەی پێشواوەم باس کرد کە سوکرات باس لەوە دەکا کاتێک ئێوە ئەمە دەکەن بەرامبەر بە من حەقیش دادگایی ئێوە دەکا و من ڕازیم بەم دەرئەنجامە کە ئێوە هێز لە ڕێگەی هێزەوە دادگایی من دەکەن و سزام بەسەرا دەدەن بەڵام لە عینی کاتی شاوە بزانن لە هێزێکی تر هەیە کە هێزی حەقا لە ناوتان هەیە لە دەرەوەتان نییە ئەم هێزە دادگایی ئێوە دەکا ئەم هێزە ناوەتان وێران دەکا کاتێک کە ئێوە دێن دەرەوەی من وێران دەکەن لە ڕێگەی ئەو هێزەی کە پشتی پێدەبەسرێ بۆ حکومدان ئێوە لە لایەکی ترەوە لە ڕێگەی ئەو حەقەی کە هەیە محکوم دەبن بە وێرانبوون لە ناوەوەی خۆتان لەبەر ئەوە ئەم وێرانبوونەی ناوەوە لای من خەتەرناکترە لەو وێرانبوونەی دەرەوە بۆیە من هەست دەکەم ئەلێرا ئەمەم پێ قوبوولە کە ناوەوەم پارێزگاری لێ بکەم کە وێران نەکرێت با دەرەوەم هەر وێران بکرێ وێرانیکەن بەڵام ئەوش بزانن بە وێرانکردنی دەرەوەی من چونکە من پارێزگاری لە حەق دەکەم ئەوە ئێوە ئەم حەقا ناوەتان وێران دەکات و ئەمە وە هاوکێشەیەکە ئەم دیالکتیکەیەکە لە بینی هێزی حەق و حەقی هێزا هەیە یعنی حەقێکە بەهێز ئەوەی بەهێزە حەقا ئەم لۆجیکە ئەوەی بەهێزە حەقا ئەمە حەقی هێزە حەقی هێزە یعنی حەقی هێز چییە فەرزەن من هێزم هەیە 100 کیلو هەڵگرم یعنی چی یعنی هێزەکەم ڕێگەم پێدەدا کە حکمی ئەم شتە بکەم بەوەی کە هەڵی بگرم و ئەمەی کە ئەم حەقم پێدەدا ئەوەیە کە فیزیکیە یاسا فیزیکیەکانە یعنی من لێرا محکومم بە چی بە فیزیا بە فیزیک ئەوەی کە فیزیکیە ڕێگە دەدا من کەسێک بێت هێزێک بێت کە بەهێزترە هێزی هەیە من وێرانکە ڕێگە دەدا بە فیشەکێک پارچە ئاسنێکی بچووک من کۆتایی بە من بێنێ ئەمەی کە ڕێگە دەدا بەم پارچە ئاسنە بچووکە کۆتایی بە من بێنێ ئەمە فیزیکە ئەمە هێزە یعنی هێزی بەرگریکردنی من لە بەرامبەر ئەو فیشەکە ئەوەندە نییە کە ئەو من لە ناو نەبا و دووشت کاتێکە دوو هێز ئێندەکەن یەکێکیان ئەوی تریان دەخوا لە ڕێگەی ئەوە کە ئەمیان بەهێزترە لەوی تریان نەک لەبەرەوەی کە ئەم حەقە ئەو ناحەقە لەبەرەوە هێزی حەق لەگەڵ حەقی هێز دووشتی جیاوازن کە دەڵێن حەقی هێز حەقێکی فیزیکیە یاسایەکی فیزیکی تەحکومی پێدەکە ئەویش ئەوەیە ئەوەی بەهێزە دەتوانێت ئەوی تر بەرێتە دواوە فەرزەن دوو شت بە ئاراستەی یەکتر دەڕۆن ئەگەر هێزەکەیان یەکسان بێ ئەوە هەردووکیان دەوەستن کەسیان ناتوانێت ئەوی تر بەرێتە دواوە بەڵام ئەگەر یەکیان هێزەکەی زیاتر بێ لەوی تر ئەوی تر دەباتە دواوە و تێکی دەشکێنێ ئەمەی کە لێرا هەیە ئەمە ئەو حەقەیە کە حکمی چی دەکا
ئەو حەقەیە حکمی ئەوە دەکا کە فیزیکیە لەناو ئێمەشا و لە دەرەوەش ئەلێرە ئەو هێزەی کە لەناو منطقەی فیزیکا هەیە و حکم دەکا بە یاسا فیزیکیەکان و لە یاسا فیزیکیەکان لانادا ومە محکومە ئەمە تەبان شتێکی جەبریە ئەم یاسا فیزیکیانە جەبرین و حەقی هێز حەقێکی جەبریە حەقێکی اختیاری نییە و ئەم حەقا حەقی هێز حەقە ئەو حەقەیە کە حکمی مادە دەکات حەقی هێز حکمی مادە دەکات کاتێک کە ئینسان خۆی سەیری خۆی کردەوە وەکو مادەیەک نەک وەکو مادەیەک کە محکومە بە یاسا فیزیکیەکان و کەسێکە کە بە جەبری دەژی لەژێر حکمی یاسا فیزیکیەکانە وەکو هەر مادەیەکی تر و ئەمە کاتێ خۆی وابینەوە ئەو کاتە قبولی چیش دەکا قبولی سیستەمی هێز دەکا یعنی قبولی ئەوە دەکا کە حەقی هێز لەسەری چی بێت فعال بێت بەڵام منطقەیەکی تر لەناو ئینسانە هەیە کە میتافیزیکیە و لەم منطقا ئەوەی فیزیکیە حکم ناکا و حەقی نییە حکمکە یعنی هێز لەویان ناتوانێ ئەو حەقەی کە حەقە فیزیکەکەیە جێبەجێکە ینی بە یاسا فیزیکەکانیشکە لەبەرەوە ئەم منطقە هێز ناتوانێت کە هێز دێتە ناو ئەم منطقانەوەی تر حکمی نامێنێ بۆچی چونکە ئەسڵەن هەر هێز ناتوانێت بێتە ناو منطقانەوە چونکە منطقەیەکی سەر و فیزیکیە میتافیزیکیە طبعا ئەم منطقە میتافیزیکیە مربوطە بە ئینسانەوە یعنی لە ناو ئینسانە هەیە بیناکردنی ئەو منطقە نافیزیکیە میتافیزیکیە بەپی ئەوە کێشەیە دەبێت بەپی هێزی حەق دەبێت نەک حەقی هێز لەوێش کۆمەڵە یاسا و یاساکان لەوێ حەقدایان دەڕێژێ نەک هێزدایان بڕێژێ لەبەر ئەوە لەوێ حەق بەهێزترە تا هێز حەق هێزی حەقە هێز وابەستەیە بە حەقەوە بەڵام لەوی تریانە حەق وابەستەیە بەهێزەوە ینی ئەگەر هێز نەبوو حەقیش نییە بەس لەمی تریانە ئەگەر حەق نەبوو هێز نییە ئەگەر حەق نەبوو هێز نییە طبعا ئەوەی کە لەگەڵ حەقایە و لە حەق هێز وابەستە دەکا بە حەقەوە پێی وایە ئەگەر حەق بوو بە هێزە ئەوە سەر بە منطقە میتافیزیکەکەی ناو ئینسانە و ئەم کەسە کەسێکی ئازادە بە معنای کەلیمە چونکە هەڵبژاردننی ئەو منطقە هەڵبژاردنێکی ئازادانەیە وەکو هەڵبژاردننی منطقە فیزیکیەکە کە جەبریە یعنی ئێستا ئێمە بە جەبر دڵمان لێ دەدا اختیاری خۆمان نەبووە دڵمان ئاوا لێدا بە جەبر ئەم هەناسەدانەمانێ بە جەبر نان خواردن هەیە ئێستا گەر بە من بەویستی خۆم وایە حەزم دەکرد نان خواردم لە کۆڵ بێتەوە ئەمە ئیشێکە جەبریە من دەیکەم کۆمەڵی حەزم دەکرد فەرزان سەرمابوونم لە کۆڵ بکەم شتێکی ها کە من سەرمام دەبێ ئەمە جەبریە چی دەبوو فەرزان ئەگەر سەرمام نەبوایە چی دەبوو ئەگەر وا بوومایە وا دروست بکرامایە کە لە جاتی ئەوەی گەرماییەک کۆمەڵە وەسایل دروستکەم بۆ خۆ گەرمکردنەوە لە ناوما هەر ئەو هێنا بواە ئەو وزەیە بەکار باتایە بۆ گەرمکردنەوەی خۆن وە جیازێکە وایە کە لە کاتی سەرما ئەو گەرمیە ئەوەندە گەرمین بداتێکە سەرماکەی دەرەوە سەیتەرم لەسەر نەکە ئەمانە هەموو شتانێکی فیزیکین و کاتێک کۆمەلگا سیستەمی کۆمەڵایەتی سیستەمی پەیوەندی نێوان ئینسانەکان ئەوەی کە پەیوەندی نێوان ئینسانەکان دەکات لەسەر ئەو بنەمایە دامەزرا بوو کە لەسەر حەقی هێز دامەزرا بوو نەک لەسەر بنەمای هێز دامەزرا بوو و حەق وابەستە کرابوو بە هێزەوە نەک ئەوەی کە هێز وابەستە بکرێ بە حەقەوە ئەوەی حەقە دەبێ هێز لەگەڵ یابێ ئەوەی حەقە دەبێ هێز لەگەڵ یابێ ینی دەبێ هێز دایمە وابەستە بێ بەچیەوە بەوەی کە حەقە لەبەرەوە هەموو هێزێک دەبێ لەگەڵ ئەوە ئابێ کە حەقە نەک لەگەڵ ئەوە ئابێ کە لە مەسلحەتیا هەیە لێرە هێز ئەو بەهایی نامێنێ سوپایەکە کۆمەلگایەکەیەتی ئێتر ئەو نە ئەو ئیشە دەکا کە سوپاکەی تر دێکایی کۆمەلگاکەی ترکە لەسەر ئەساسی هێزە نە ئەو هەڵس و کەوتەش دەکا ئەو شتانە دەکا کە ئەوی تر پێی ڕەوایە بیکە هێز ڕەوایەتی پێداوە یانی سوپایەک لەوەوە
بەهێز نییە لەوە کە بەهێزە لەوە نییە کە بەهێزە هجووم ناکاتە سەر هجووم دەکاتە سەر فلانە کۆمەلگای تر لەوەوە کە بەهێزە یعنی هێزەکەی چەند زیاد بێ ئەم هجوومار ناکات ئەم داگیرکردنە ناکات بەڵام ئەوی ترکە لەسەر بنەمای هێزدا مەزراوە هەر کە هێزەکەی زیاتری کرد هەروەکو فیزیا چۆن کاتێکە پەستان لە شوێنێکەوە هەیە ینی ئاو لە شوێنێکەوە کە هەیە بەرزە دێت بەرەو خوارەوە کۆمەلگایەکیش کە بەرز دەبێتەوە لە ڕووی هێزەوە چی دەکا بەرەو خوارەوە دەڕوە ئەوانەی خوار خۆی ڕادەکێشێ هەر کە هێز زیادی کرد داگیرکردنیش زیاد دەکات بەس لەوی ترا تۆ چەند بەهێزبی هەر داگیرکردن ڕوونادا و لێرە هێز حکم ناکە هێز ئەوە نییە کە هێز زیاد بوو یەکسەر ئەمرم پێ بکا بە داگیرکردن هێز چەند زیاد بێ ئەو ناتوانێت ئەمر بکا بەسەر مناکە من پەلاماری دراوسەکەم بدەم ناتوانێت ئەمرم بسرا بکە لێرە ئازادی ئەساسە و ئازادیش لەسەر بنەمای چی دامەزراوە ئەوەی کە حەق ئەوەی حەقە هێز دەبێت شوێن کەوتەی ئەوە بێ کە حەقە و ئەوەی کە حەقە چیە ئەوەیە کە خۆمان اختیارمان کردووە نەک ئەوەیە کە ئێمە لە ژێر جەبری ئەو یاسا فیزیکیانایە لەبەرەوە منطقەی فیزیکی ئینسان ئێستا لە سوکراتە سوکرات ڕێگە دەدا ینی دەکرێتە بەردەم دووشت منطقەی فیزیکی سوکرات ئەوەی کە هێستایە حاکمە لەم جەنگا دەدۆڕێ بەس ئەوەی دەدۆڕێ سوکرات نییە ئەوەی دەدۆڕێ ئەو شوێنە ئازادەی ئەو نییە بەعکسەوە ئەوانی تر لە شوێنێکی ترا دەدۆڕێن کە ئەو شوێنەیە کە ئازادی دیایە بۆچی چونکە ئەمان لەوێەوە کە پشت بەهێز دەبەستن بۆ لە ناوبردنی سوکرات دەبنە کۆیلەی هێز ئەوەندەی تر دەبنە کۆیلەی هێز وە چەند تۆ بەهێز هێز دافع بێ لە کردەکانتە ئەوەندە تۆ دەبیتە چی کۆیلەی هێز یعنی چی کۆیلەی هێز ینی بۆ دەست قستنی هێز ئامادەی هەموو شتێک بکەیت بۆ ئەوەی هێزێکی زیاتر دەستخەی ئامادەی هەموو شتێک بکەیت ئامادەی بچیتە ژێر هەر جەبرێکەوە کە هێزت زیاد دەکات ژێر هەر جەبرێکە هێزت زیاد دەکات لەبەرەوە تۆ کەسێکی لە ڕاستیات جەبریت مەیلت بۆ جەبر هەیە مەیلت بۆ تۆ کۆیلەیت مەیلت بۆ ئازادی نییە ئەمە کێشە ئەسڵیەکەی بینی سوکرات و کۆمەلگاکەیەتی سوکرات پاسەوانی منطقەیەکە کە منطقەی ئەو منطقە مێتافیزیکیەیە کە محکوم نییە بە فیزیک کۆمەلگاکەشی لە ڕێگەی ئەوەوە حکم ینی لە ژێر جەبری هێزایە لە ژێر حکمی ئەو هێزایەکە فیزیکیە ینی منطقەی فیزیکی ئەو محکومە و ئەو لە ناو منطقە ئازادەکەیە کە فیزیکی نییە جەبری نییە ئەو بوونی نییە لەبەر ئەوە سوکرات شتانەکەیە ناتوانێت بیکا بەڵام پیاوە گەورەکانی ئەسینا دەیکەن لە کاتێکا کە ڕوبەڕووی محکەمەیەکی ئاوا دەبنەوە ئەوەیە سوکرات دەڵێ کاتێک پیاوە گەورەکانتان لێرە محکەمە دەکرێن ماڵ و منداڵەکانیان دێن و ڕێڕەوێگەیە دەیگرنە بەر بۆ ئەوەی کە لەو مەترسی و سزادان و ئەدامە خۆیان ڕزگارکەن بەڵام من ئەمە ناکەم ئەمە لایەقی کەسێکی ئازاد نییە ئەم هەڵسوکەوتە هەڵسوکەوتی کەسێکی ئازاد نییە ئەوەی کە ئەمە دەکا کۆیلەیە بۆ چەند ئێوە بە گەورەوە بە کەسی ئازادی ببینن بەس ئەمانن کۆیلەکان لە ڕاستیە کە کاتێک دەکەونە ناو ئەم بوارەوە یەکسەر کۆیلایەتەکەیان بە ئاشکرا دەبێت پاڕانەوەکەیان ملکەتکردنەکەیان ئاشکرا دەبێت بۆ ئەوەی چی بۆ ئەوەی جارێکی تر ئەو هێزەیانە لە دەستی نەدەن یا ئەلێرە کێشەکە هەیە لە بینی ئەوەی کە کۆمەلگا هێزت دەداتێ کۆمەلگا ئەوەی کە تۆ بە کۆمەلگاوە دەبەستێتەوە هێزە و کۆمەلگا بەوەی ئەوەی کە هێزێکی گەورەیە و تاک هێزێکی بچووکە دائیما تاک لەوێەوە پێویستی بە کۆمەلگایە کە هێزی بداتێت و ئەو معاملەی لە بینی کۆمەلگا و تاکا دەکرێت
ئەو کۆمەلگایی تەبان کە وتمان لەسەر ئەوە دامەزراوە کە لەسەر حەقی هێز دامەزراوە دایمە مامەڵەیەکە لەسەر هێز کاتێک کەسێک دێت ئەو شتانی کە دەیەوێت بەدەستی بێنێ هەموو چین ئەوەی مەرجعی هێزن هەمووی وزەی هێزن ینی ئەوەی کە کۆمەلگا دەیدا دەسەڵاتە فلانە پارەی ئەمان هەمووی هێزن هەمووی ینی ئەوەن کە فیزیکیە ناکەوێتە ناوە منتقەی ترکە منتقەی ئازادیە و ئەمە لە فەلسەفا کانتیژیا کردووەتەوە ئەوەی فیزیکیە لەگەڵ ئەوەی ئازادیە ینی ئەوەی منتقەی ئازادی و منتقەی فیزیک منتقەی فیزیک یاساکانی کەس ناتوانێت دەستکاریان کە وەشانێکی جەبرین کۆمەلگا ئیسفادە لەو سیستەمە فیزیک دەکا لە ڕێگەی فیزیکەوە پەیوەندی کۆمەڵایەتەکاندا دەمەزرێنێتەوە کە پەیوەندی کۆمەڵایەتەکان لەسەر ئەساسی هێزدا مەزران پەیوەندیەکی فیزیکین کە پەیوەندیەکی فیزیکیش بوون ئەو کاتە تاک لە ناوە کۆمەلگایە چییە پارچە ئاسنێکە هیچی تر نییە پارچە ئاسنێکە محکومە بە کۆمەڵە یاسای فیزیکی و دەسەڵات لە ناو ئەو کۆمەلگایە چی دەکا ممارەسەی هێزی فیزیکی دەکا محکومە بە هێزی فیزیکی لەبەرەوە بۆ نمونە کاتێک کە کەسێک تۆپ و تارەیەکی لە پشت نەبێ ناشتوانێ هجووم بکاتە سەر دراوسێکەی ئەی تۆپ و تارە چییە هێزە جاران ئەم هێزە لە دنیای کۆنە لە جەستەی خەڵکەکە بوو کەسەکان بوو ئەو سوپایە بەهێز بوو کە ئەوە ناکە چەک و تەقەمەنی هەیە ئەوەی کە زۆرن ئەوەی کە وزەیەکی باش لە ناو جسمیان ناهەیە ئەوانەی کە زۆر دەخۆن ئەم سوپایە ئەم وەحشیانەی کە دەدەن بەسەر مەغۆل فەرزن لەکوێوە بەهێز بوو هێزێکی فیزیکیە بوو نەک ئەخلاقی ئەمەی کە دێت بەڵام ئەمە لە دنیای تازە بەهۆی ئەوەی کە شێوازێک دۆزرایەوە بۆ ئەوەی وزە هێز غەزن بکرێت دابندێ لە ناو ئامێرەکانە ئیتر ئەم تۆپ و تەیارە و وەسائلی شەڕ سەیتەرەی کرد لەسەر جاران وەسیلەکەی شەڕ گرنگ نەبوو کەسەکە گرنگ بوو جاران شمشێرەکە گرنگ نەبوو ئەو کەسە گرنگ بوو هێزی ئەو کەسە گرنگ بوو کە شمشێرەکەی دەوەشان بەس ئێستا کەسەکە گرنگ نییە ئەو وەسیلەی جەنگە گرنگە کە پێیەتی هێزی ئەو وەسیلەیە چەنە ئەمە هیچ هەموو چییە هەمووی مەحکومبوونە بەچی بە فیزیک هەموو ئەم دنیاە ئەوەی کە ئەم داهێنانەی کردووە ئەو پێداویستەی کە وای کردووە مرۆڤ بیر لەمانە بکاتەوە چییە ئەو جۆرەیە لە مرۆڤ کە سەر بەهێزە ینی سەر بە مرۆڤە فیزیکیەکەیە مرۆڤە فیزیکیەکە بەردەوام عاشقی چییە هێزێکی فیزیکی زیاترە هەر لەبەرەوە لێرە سێر دەکەی ئیتر کە هێز دەچێتە شوێنێکی تر لە جەستەی ئینسانەکانەوە دەردەیان دێ و دەچێتە ناو ئامێرەکان ئێتراو کێشەکان هەمووی دەگۆڕێن ئەو شوێنانەی کە لە ڕووی جەستەیەوە بەهێزن و دەتوانن زوو کۆ ببنەوە و پێکەوە هێزەکەیان بکەنەوە بە یەک و لەژێر یەک قایەتدا و هەمویان ئەو هێزە ئاراستەکە بەرەو شوێنێک ئەم سیلاحە ئینسانیە ئەمە ئیتر هینی نامێنێ قووەتی نامێنێ ئێستا ئەم وەزعی هەیە ئەم خۆتەقانەوەی ڕەتفعلی ئەو حاڵەتەیە کە هێزێکەیە تازە لە دەست دەرچووە تازە ئیتر هێز لە شەخسەکانە نەماوە و ئەمە جۆرەکە لە نمایش کە دەیەوێت بڵێ هیچ تاکو هێز لە شەخسەکان هەیە هیچ تاکو سیلاحەکان بەهێزی سیلاحەکان لە شەڕا سەرکەوتن دروست ناکەن بەهێزی کەسەکان تەعەسوبی کەسەکان ئەمە دروست دەکا ئەوە ابن خەلدون کە باسی دەوڵەت دەکا و دەوڵەتداری کە دەڵێت تەعەسوبە مەبەستی لە تەعەسوبی خوێنی نییە ئەوانەی کە تەعەسوبیان هەیە مەیلیان بۆ هێز هەیە نەک بۆ زاڵیەتی تەعەسوب لای ئەو ئەڵێ مەیلە بۆ زاڵیەتێکی زیاتر ئیلاقەی بە خوێن و ئەمانەوە نییە چ گروپێک توانیان زیاتر عاشقە هێز و زاڵیەتی بوون ئەوانە زوو دەتوانن یەک بگرن و پێکەوە هێزەکەیان ئاراستەی یەک شوێن بکەن و بیکەن هێزێکی گەورە ئەم پەلەقاژەیە ئێستا هەیە ئەمەی کە ئێستا هەیە ئەمەی کە ئێستا لە
للدنيا ئێمە ڕوودەدا جۆرێکە لە نواندنی ینی ئەو شکستەیە شکستی سیلاحی ینی ئەوەی کەوتمان چەک و ئینسانەکە هێز لای ئینسانەکە بوو جاران نەک لای چەکەکە بوو ئەو دەیەوێت لە ڕێگەی ئەمەوە ئەم ململانەیە کە ئەوە نیشاندا کە هێز لای چەکەکە نییە هێز لای ئینسانەکەیە ئەوە من ئەو چەکەی تۆم نییە بەڵام لە عینی کاتا کەسانێکم هەیە کە شتانێک دەکەن کەسەکانی ئێوە ناتوانن بیکەن ئەمە تەمان هەموو جەنگی هێزە لە هەردوو تەرەفەکەوە لەبەرەوە ئەمە هەمووی چییە؟ هەمووی جەبری فیزیایە جەبری فیزیکە و ئەمە فیزیک حکم دەکا لێرە ئەو جەبرە حکم دەکا و کاتێکە هێز ئەساسی حەق بوو ئیتر ئازادی نامێنێ ئینسانەکان ناچارن مل بدەن بۆچی بۆ ئەوەی فیزیکیە حکمیان کە ینی ئەوەی بە هێزە هێز حکمیان کە بەڵام کاتێک کە ئینسانەکان لەو منطقە فیزیکیە دەردەچن ئەم کەسانە ئیتر ئەوەی فیزیکیە حکمیان ناکە و فرمان لە شوێنێکی ترەوە وەردەگرن فرمان لە هێزەوە وەرناگرن فرمان لە حەقەوە وەردەگرن و لە بینی سوکرات و کۆمەلگاکەیە ئەمە ڕوودەدا سوکرات فرمان لە حەقەوە وەردەگرێت کە ناوی ناوە ئەو دایمۆنەی کە لە ناویایەتی ئەگەر بێت و ناحەقی لە شوێنە کابکا بزانێ بە ڕێگایەکی ناحەقونا هینا دەڕوا یەکسەر دێتە بەر دەرگاکەی ئاماژەی پێدەدا و نایەڵێ لێەوە بڕوە بۆەوەی لە ناو حەق و حەقا بمێنێتەوە لە ناو چاکبوونە بمێنێتەوە و سوکرات ئەم ئاماژەیە کە لە ناویا هەیە تەمەن ئەم ئاماژەیە کاتێک ئەم هێزە ناوەکیە ئینسان ئەوەی حەقە با بڵێم باوا بڵێم ئەوەی کە حەقە لە ناویا فرمانی پێدەکە کاتێک کە فعلەن ئەو منطقە فیزیکی جێش بێت لە کۆیلەی هێزەوە کۆیلایەتی هێز دەرچوو بێت و حکمی هێز بە حکمێکی دروست نەزانێ و قبول نەکا هێز حکمیکە نەگەێزی دەرەوە هێزەکەی خۆی کاتێک کە دەبێتە خاوەنی هێزێک و نێڵێ ئەوە سەیتەرەی لەسەرکە کە مادام من بەهێزم باچی بکەم بە ئەوە بکەم مادام بەهێزم لەبەرەوەی هێزی لەبەرەوەی پارەیەکی زیاترم هەیە پارەش شێوازێکە لە شێوازەکانی هێز مادام پارەیەکی زیاترم هەیە ئەمە وام لێ بکە فەرەزەن شتێ بکەم مادام پارەیەکی زیاترم هەیە مادام پارەکەم زیادە زۆر بووە با ئەوە بکەم با ئەوە بکڕم ئەوە هینکەم ئەلێرا ئیتر پارەکە وەک هێزێک حکم دەکات چونکە تۆ ئەم پارەیە چییە؟ ئەم پارەیە هێزە چۆن ئەم پارەیە هێزە؟ ئەم پارەیە کاتێ من کە نەبوو ناتوانم بە فڕۆکەیەک بفرم کە فڕۆکەکە چی سەر هێزە محکومە بەو هێزەی کە هەیەی کە من پارەکە نەبوو نازانم چی یەک نیاشدەیە کە من هێزی ئەوەم نییە بیان کەم بەڵام کە پارەکە هەبوو چی دەکەم ئەو هێزە دێتە خزمەتم بۆچی چونکە لە ئەسڵا ئەم پارەیە چییە هێزە ینی ڕەمزە بۆ هێزەکە تۆ دەتوانانی لە هەموو کاتێکا بیگۆڕیتەوە بەچی بە هێزێک کە ئەو هێزە ئیشێکی پێ بکەیت کە دەتەوێت بیکەیت ئەلێرە کە کاتێک تۆ هێزت زیاد دەکات و زیادی هێزت حکمی تەسەڕفت دەکا ئەوە تۆ محکومی بەچی بە سیستەمی هەز کە سیستەمێکی کولەن فیزیکیە لەسەر فعل و ڕەتفعلیش دەکا و سیستەمێکی ئینسانی نیە کاتێک کە کۆمەلگایەک ئەم سیستەمە حکمی دەکا لە ڕاستیە ئەو کۆمەلگایە نەیتوانیوە بگاتە ناو منطقەی ئینسانی خۆی ئینسانیەکەی خۆی یعنی کۆمەلگایەکی مرۆیی نیە لە ڕاستیە کۆمەلگایەکی تەبیعیە کۆمەلگایەکە کە تەبیعەت بە معنای فیزیا حکمی دەکات سوکرات ئەلێرە دەیەوێت دەرسێک بەوانی تر بڵێ ئەوە نیشاندا کە هێزێکی تر هەیە فرماندەرێکی تر هەیە کە من فرمان لەو وەردەگرم و ئەو هێز وابەستەیە بەوە نەک ئەم وابەستە بێ بە هێزەوە ئەویش ئەوەیە کە حەقە مادام ئەوەی کە حەقە ئەوە هێزە و ئەوە هێز ناتوانێت دەستی بگاتێ هێز دەبێ وابەستە بێ بەوە نەک حەق وابەستە بێ بە هێزەوە من حەق وابەستە ناکەم بە هێزەوە یعنی چی؟ یعنی لە ڕێگەی هێزەوە حەق سەر ناخەم
کاتێک کە ئێوە داوام لێ دەکەن شتانێکگەیە بیکەم بۆ نمونە تۆ لە شوێنەکە حکم دەدەیت تۆ کاتێک کوڕی سەرۆکی ئەو شوێنەبی لەبەرەوەی هێز لە پشتە حکم نادێ ئەو حکمە نادێت کە کەسێکیش هێزێک لە پشتی نییە لەبەرەوە لێرە ئەوەی حکم دەکات چییە هێزە فەرزەن ئەگەر سوکرات ئەلێرە تۆ هەر هێزێکی شت لە بەردەسابێ دەبێت خۆت بگریتەوە لە بەکارهێنانی بۆچی چونکە ئەو کاتە ئەوەی ئیشەکەت پێ دەکا بە هێزیەکەتە فەرزەن دابنێ سوکرات کوڕێکی گەنجە بەڵام بە هەمان بیرکردنەوەکە هەیەی کوڕی پاشای ئەسینایە یا دابنێ سوکرات کەسێکە سەر بە خیاڵێکە خیاڵەکەی ئیستعدادی هەیە دەوڵەت هەرچی لێ بکات وێرانی کەن و هێزیشیان هەیەکە و شوێنە وێرانکەن ئەلەم شوێنە سوکرات ئەو هێزە بەکار نایێنێ بۆچی چونکە ئەوەی وای لێ دەکا کە ئەمە بکە هێزەکەیە بوونی هێزەکەیە یعنی کاتێک سوکرات دەبێت لێرە چی دەکا و چی ناکا هێزیشی هەبوو هەر هەمان شت بکا و هەمان شت نەکا یعنی کە تۆ هێزت هەبوو هێزت نەبێت دەبێت ئەو کردەیە کە ئەنجامی دەدەیت بوونی هێز و نەبوونی هێزەکەیش تەسیرێکی لێ نەکا ئەو کاتێک کە کردەکەت کرد کاتێک کە هێزت هەیە هێزەکەی استفادەی لێ ناکەی بۆ ئەوەی بەربەستێکی پێ دروستکەی بەکاری نایێنی نابێ بەکاری بێنی یعنی لێرە تۆ هەر مەسئولی لە بەکارنەهێنانی هێز نەک لە بەکارهێنانەکەی بەس لەوی تا کە هێز دەبوو تۆ چوو بە منطقە فیزیکیەکە یەکسەر دەبێ بەکاری بێنی ئەگەر بەکارنهێنە ینی بێعەقلیت کردووە لەبەرەوە ئەو سوکرات دەڵێ لەوانەیە من هین بکرێم سەرکۆنە بکرێم لەسەر ئەوەی کە قسەم نەمزانیوە قسە بکەم لە شوێنەکە بۆیە خەتای خۆمە بۆیە ئەوان حکمی ئادام بەسەرا دەدەن ئەگەر منیش بمزانایە وەکو ئەوانی تر ئەو شتانی کە ئەوان دێکە منیش بم کردایە ئەو کاتە لە حکمەکە لە مردنەکە ڕزگارم دەبوو ئەڵێ وان نەزانن کە من ناتوانم ئەمانە بکەم وان نەزانن کە قودرەتی ئەمی کە ڕوودەدا لە دەرەنجامی ئەوەیە کە من نەزانم لە بەکارهێنانی زمانە نەزانم لە بەکارهێنانی زمانە نا من بێ ئابروو بێ شەرم و بێ حەیا و ئەمانەنی من جورئەتم نییە لەوەی کە بێ حەیا بم جورئەتم نییە لەوەی کە چوزانم نزم و کەم و خراپ بم جورئەتم نییە لەوەی کە بپارڕێمەوە بۆ شتێک کە شیاوی ئەوە نییە بۆی پارڕێمەوە ئەمە لەمەوەیە لەبەرەوە ئەوەی کە ئێوە داوام لێ دەکەن وام لێ دەکا ئەوەی گوتنم لەگەڵ کردنمە ئەوەی کە پێشتر باسم کرد گوتنەکەم تعبیر لە کردنەکەم نەکا و من لەبەر ئەمەیە ئەمە ناکەم ئەوەنە ئەو وەسیلانەی کە خەڵکی تر دەگرێتە بەر لە بەردەستی منی شاهن و منیش دەتوانم بیگرمە بەر و خۆم ڕزگارکەم لێرە کاتێک کە ئەو دەیەوێ فەرزەن ئەم وەسیلانە بەکاربێنێ بۆ ئەوەی خۆی لەو مەترسێ دوورخاتەوە ئەلێرا چی ڕوودەدا ئەلێرا یەکسەر دایمۆنەکەی پێیا دەبێت دەڵێ مەڕۆ دەڵێ مەڕۆ ئەو دەڵێ بەر ئەوانەی کە دواتر لەگەڵ یان نادەمێنێتەوە لە حکومدانەکە تەوان مەجموعەیەکیان لەگەڵ ئەوان کە نابێ حاکمەکان مەجموعە لە حاکمەکان لەگەڵ ئەوان کە سوکرات تاوانبار نییە لە دەنگدانەکەوان ینی سوکرات بە بێتاوان دەردەکەن تەمان بەجیا دواتر قسە لەگەڵ ئەوان دەکا بۆیان دەڵێ ئەوە وەکو من حاکمێکی ڕاستەقینە مامەڵەتان لەگەڵ دەکەم بەڵام شتێکی سەی لەم ناڕوو دەدا ئەویشەوەیە من بەیانی کە لە ماڵ هاتمە دەرێ بەرەو محکەمە ئەو دەنگە خوایەی کە لە ناوما هەیە لە هەموو شتێکا دەردەکەوێت خۆتان بینی و تانەجاری وا بۆ قسەی بێدەنگی کردووم نەیەشوە قسە بکەم کە لە شتی زۆر سادا دەرکەوتووە بۆەوەی من ڕێگەی لێگرتووم وەکو هی نەگاتوەتە بەردەمم بۆەوەی کە بەو ڕێگایان نەڕۆم کەچی من بەیانی هاتمە دەرێ و دەنگە بوونی نهات ئەو ئاماژە خوایە نەهات کە من پێم بڵێ مەڕۆ هەر ئەو لە ئەوەڵەوە خۆ دەرباز دەتوانێت خۆی دەرباسکە هەر لە سەرەتاوە دەتوانێت خۆی دەرباسکە و نەچێت بۆ محکەمە دەتوانێت شتانەکەی بیکە
و هێزی ژێ لەدا هێزی شەیە ینی لە پشتی ئەگەر داوای بکە ئەمێزەی پێ دەدرێ نەگەرەوە کاتێک کە دەچێتە ناو دواتر کە ڕای دەگرن ئەو ڕۆژەی کە بۆەوەی سبەینە ئادامیکەن یەکێک لە ڕەفیقەکانی دێ دەڵێ من عیبە خەڵک پێم دەڵێەوە ڕەفیقێتی من دەبێت و ڕزگارکەم هەڵ هەموو شتێکیشم بۆ کردویت دەبێت دەرەکەم لێرە دەی ئەم هێزە نابێ و پشتی پێ بەسێ ئەمە یەکسەر پشتی پێ بەس چییە ئەمە یەکێکە لە تەڵەکانی هێز کە هێز ئەو سیستەمی هێزە تەڵی بۆ ناوەتەوە خۆی دەخاتە بەردەسی بۆ ئەوەی چی بکە بچێتە ژەر حکمی ئەو لەویا بە ڕەفیقەکەی دەڵێ نیشانی دەدا کە ئەوەی وای لێ دەکا کە ئەمە بکە چییە ئەوەی وای لێ دەکا کە فرمانی پێکردووە بەوەی کە بێت وە سوکراتیش توشکە چییە ئەلەوێ هات نیشانی هاوڕێکەی دەدا باوڕێکەی دەڵێت تۆ مەحکومی بەهێز لێراکە ئەمە دەکەیت ئاگات لە خۆت بێت تۆ لە شوێنێکی تری تۆ لێرە ئەوەی ئەو هێزەی کە لە ناوتایە و ڕاستە و حەقە ئەوە حکومت ناکە ئەو فرمانی پێ نادات تۆ ئێستا حالەن مەحکومی هاتووی کە ئەمە مشتە هێزە دەخەیتە بەردەسی من بۆی من ڕزگارم بێت ئێستا تۆ مەحکومی بەوەی کە بە هەمان هێز بە هەمان خواوەند کە حکمی ئەوانە دەکە حکمی کار و کردەوەکانی ئەوانە دەکە کە من بەرەوە مەرگ دەبن یعنی ئەو هێزەی لە ناو توایە دی ئەمە دەکە هەمان ئەو هێزەیە کە ئەو هێزەی کە من دەکوژێ هەمان ئەو هێزەیە لە ناو توا دەیەوە من ڕزگارکە و مۆزوعەکەی کوشتن و ڕزگاربوونی من نییە مەوزوعەکە ئەوەیە من نەکەومە ژێر حکمی ئەمێزە نەک ئەوەیە کە ڕزگار بم یا ڕزگار نەبوو و هێز حکمم نەکات ئەلێرە ئەوە ئاشکا دەبێ و زیاتر ئەوە ڕوون دەبێتەوە کە سوکرات فعلەن محکومە بەچی ئەو سیستەمەی کە حکمی سوکرات دەکات چییە و ئەو سیستەمەی کە حکمی بەرامبەرەکەی دەکات چییە و لە ناو سوکراتە حەق پێی دەڵێ دەبێت کردن و گوتنت یەکتر بنوێنن یەکتر ئاشکراکەن ئەوەی کە لە سەرتا بۆم باسکردن لە دایمە کۆمەلگا هەوڵ دەدا یا ئەوەی کە دەیڵەی ئەوە نەبێکە دەیکەیت یا ئەوەی کە دەیکەی نابێ ئەوە بێ کە دەیڵیت لە هەردوو لا قازانج دەکات چونکە گوتن و کردن چی دەکات فەسڵ دەکات لە یەکتر و کاتێک گوتن و کردن فەسڵ بوون لە یەکتر گوتن کردەکەی نەنواند ئەوە کردەکە پوچەڵ دەکاتەوە کاتێک کردەکەش گوتنەکەی نەنواند ئەوە بامان شێوە کردەکە ئەویتر پوچەڵ دەکاتەوە ئیتر ئەو ێزە نامێنەوە کۆمەلگا لە ناو ئارامیایە و ئەو دەوروبەرە لە ناو ئارامیایە چونکە ئەم کەسە فعلەن گوتنەکە و کردنەکەی یەک نییە هەر لەبەرەوەش ئەو کەسانە کە زۆر زۆر بێچاو ڕوون فعلەن دەیان بینی قسە دەکەن و هەمووشمان دەبینین کردەکانیان چۆنن کەچی قسەکانیشان ئێمە بە کەسێکی دەبینین دەزانین کە ئەمە ئاوایە و نمونە زۆرە وەک خۆمان لە پێش چاوی خۆمان بینیومانە کابرا هاتووە دژی شتە قسەی کردووە کەچی خۆی هەر لەو کاتا لەناو ئەو ئێنابووە ئەو وەزع بوو و پێش چاوی هەمووشەوە هەمووشی بینیوێتی کەچی لەگەڵەوەشا چیوە چەپلای بۆ لێدراوە گوێی لێگیراوە بە حەق زانداوە لە کاتێک ئەمەش دەبینێ ئەمە دەبینی کە لەگەڵ ئەمە یەک نییە لەگەڵەوەش تۆ ینی چی ینی کۆمەلگا چی دەوێت کۆمەلگا ئەمەی دەوێت ئەگەر ئەمە باتای و خۆی وانە وایە نەی دەتوانێت ئەو قسانە بکە ینی بۆ ئەوەی تۆ قسەیەگەیە کە هەز بەڕاست دەبین دەبیکەی دەبێت کردەوەکە دوانە بێت ئەگەر کردەوەکەشت وابوو ڕاست بوو نابێ قسەکە دوابێ هەنی ئەلێرەوە تۆ یەکیان دەبێت قبولکەی ئەوەیە سوکرات بەرگری لە گوتندەکە لەکوێوە بەرگری لە گوتندەکە ئەلێرەوە بەرگری لە گوتندەکە چونکە ئەو گوتنەی سوکرات دەمان گوتنی ئەوانی تر نییە سوکرات دەیەوە بۆوان بڵێ ئەو پیاوە گەورانەی ئێوە کەدەن لێرە ئەو ڕێگایە دەگرنە بەر بەوەی خۆیان لە سزا دەرباسکەن ئەوان شتێکیان نییە بیدۆڕێنن بەڵام من گەر ئەمە بکەم شتێکم هەیە دەیدۆڕێنم لەبەرەوە من ئەمە نادۆڕێنم بۆی ئەوە ناکەم
نەک لەبەرەوەی نازانمەوە بکەم، نەک لەبەرەوەی ئەوە لە بەردەستمانە و ئەوە لە بەردەستمایە، بەڵام ئەوان ئەوەیان نییە کە من هەمە، ینی ئەوان لە ناوە ڕاستی حکومیان ناکاتا لەوە بترسن، ینی ئەوەی کە حەقە، ئەوەی کە بەشە خوایەکە ئینسانەکە و ناوی ناوە دەنگە خوایەکە، ئەوەی بەشە میتافیزیکەکە ئینسانە و ئەو بەشیان خۆیان نەداوەتە دەست ئەو بەشە تا حکمیان کاو ناوەیان ئاوادان کاتەوە، لەبەرەوە ئەوان کاتی ئەوە دەکەن هیچ نادۆڕێنن، بەڵام من کاتی ئەمە دەکەم خۆم دەدۆڕێنم، لەبەر ئەوە من دەبێت شتەکان ڕازیم بەوەی هەرچی شت دەیەبی دۆڕێنم تەنانەت بە بەشە فیزیکیەکەشمەوە، بەڵام چی بکەم بۆ ئەوەی کە خۆم نەدۆڕێنم، بەس ئەوی ترکە ئەمە دەکا جارێ هەر ئەو خۆیەی نییە تابی دۆڕێنێ، بۆیە بە ئاسانی ئەو ڕێگایە دەگرێتە بەر و ئەو مەحکومە بە هەمان ئەوەی کە ئێوە پێ مەحکومن. جا ئەلێرەوە ئێمە سڕی ئەومان بۆ ئاشکار دەبێت بۆچی کاتێ بە سوکرات دەڵێن تۆ بێدەنگ بە ئەو دەڵێ من ناتوانم بێدەنگ بم، ناتوانم بێدەنگ بم. بێدەنگی چییە؟ بێدەنگی شاردنەوەی گوتنەکەی کە دەڵێ بێدەنگ بە یانی چی؟ یانی ئەوەی کە تۆ کردوتە بیشارەوە، ئەویش دەڵێ ئەوەی کە من کردومە دەبێ ئاشکرای کەم خۆی، حەق ئەوەیە کە ئاشکرا بێ، نەگەوەی کە بیشارمەوە. تەمان لێرە بەوەی کە ئەم داوایە لە سوکرات دەکەن کە بۆ خۆی دانیشە و قسە نەکا، نەک قسە بۆ خەڵک نەکا، قسە نەکا هەر، چونکە سوکرات قسە بۆ خەڵک ناکە لە ڕاستیە، بەڵام کاتێک کە یەکێک لەگەڵ یا دەبێت ئیتر کە قسە دەکا هەر بە احتیاطی قسە دەکا و قسەکردنی گزارشتە لە چی؟ لە کردە ڕاستەقینەکەی و ئەوان دەیانەوێت لەمەی بخەن کە ئەم کردەیە ئەم ژیانی کە هەیەی نەبێتە گوتن، لەبەرەوەی ئەوەی دێتە گوتن لە ڕاستیان ژیانی سوکراتە و ئەوان دەیانەوێت ئەم ژیانە نەیەتە گوتن و گوتنەکار خۆی بەشێکە لەو ژیانە. لەمەوەی سوکرات ڕازی نابێ بەوەی کە ئەعدامی نەکەن بەس بە مەرجێ ئەم قسە نەکە. و لێرە بۆچی؟ چونکە ئەو کاتە یەکسەر لێکدژی دروست دەبێت لە بینی چییە؟ گوتن و نەگوتنەکەش چییە؟ خۆی جۆرەکە لە گوتن. کاتێ سوکرات بێدەنگ دەبێ یعنی چی؟ بەم بێدەنگی شتێک دەڵێ من ئەوەی کە لە لام هەیە نابێ بڵێم، نابێ ئاشکایکەم، نابێ گزارش لەمە بکەم. بۆچی؟ چونکە دەترسم، چونکە من دەکوژێم لەسەرەمە ئەگەر ئەمە بکەم. لەبەرەوە ئەمە نیشان دەدا کە ئەمەی نیشاندا ئەو کاتە سوکرات لە مەرگ دەترسێ، نەک لەوەی کە ناحەق بێ. ئەو کاتە هەموو ئەوەی کە لە ژیانی ئەمە هەیە هەموو چی لێرێ؟ سفر دەبێتەوە. و ئەوان ئەوەی کاتێک ئەم شتە بچووکە لە شتێکی بچووک لێداوە وەکو شتێکی بچووک دیارە، کە ئەم کەسە ئەگەر بێت و بێدەنگ بێ قسە نەکا ئەمە شتێکی بچووکە، بەڵام بچووک نییە، چونکە بەمە هەموو ناوەی وێران دەبێت سوکرات. ئەو خۆی کە هەیەی چی دەکا؟ جێ دێڵێ لە دەستی دەدا. کاتێک کە ئەمەی کرد ئەو کاتە چووەتە ژێر فەرمانی ئەوەی کە هێزە، کە چوویە ژێر فەرمانی ئەو ئەم خۆی لە فەرماندان دەکشێنێتەوە لەم. وە کاتێکیش کە ئەم لە ژێر فەرمانی ئەوانیە ئەمی تر حازر دەبێت. ئەوەی ئەو مەحوی هاتن و چوونەی کە باسی دەکا جەنابی من کە دەرکەوتم دەبێت تەشریفی تۆ بڕوە. ئەمە مانع الجەمع فعلا دوو حاکم کە حکمەکانیان پێچەوانەیە ناکرێ یەک تەن محکومکەن بە دوو حکمی پێچەوانە. ئەمە لە فیزیاشە نابێ. لە فیزیا کاتێ دوو هێز حکمی تەنێک دەکەن هەردووکیان هەمان هێزیانەیە یەکسەر وەستان ڕوو دەدا، حکمکردنەکە ڕوو نادا، شتەکان دەوەستن. هەروەکەوەی کە دوو شت تۆ بەرامبەر یەکی دەکەیتەوە لێرە چی دروست دەبێت؟ وەستان دروست دەبێت.